بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان و وەفدێکی حکوومەتی کاربارەکەری هەرێم سەردانی بەغدای کردووە بۆ جێبەجێکردنی یاسای بودجە و بۆ پاکتاکردنی داهاتی هەرێم و بەغداد ئەو پابندیانەی کە هەرێم و بەغداد هەیەە لە ماوەی 6 مانگی ڕابردوو وەفدەکەی حکوومەتی کاربارەکەر پێکاتوە لە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەروایچوون و بەڕێوەبەرە گشتەکانی وەزارەتی دارایی و پلاندانان و سامانە سروشتیەکان. لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین هۆکاری نەناردنی پشکێرێم لە بۆجێ عێراق بۆچیە کە بە تاوەتی تاکو ئێستا پشکێریمەوەکو بودجە نێردراوە پێشتر تەناوەکو قەرز بڕی 400 میلیار نێردراوە لە چەند مانگی ڕابردوو هۆکاری دواکەوتنەکەی چییە وایە بژاردەکانی بەردەم هەرێمی کوردستانچەوە بۆچی حکوومەت موچەی مانگی شەشیش تاکو ئێستا دابژناکەەوە لەسەر و تانانش کە حکوومەت هەرێمیش لە دادگای فدراڵی تانەی لە کۆمەڵێک مادەی تایبەت بە پشکی هەرێمداوە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بن سوپاسی ئامادەبووم دەکەم. سوپاس بۆتەوە. زۆر سوپاس دەکەم. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین هۆکاری درنگ جێبەجێکردنی بودجێ عێراق بۆچی دەگەڕێتەوە لە 12/6 پەرلەمان پەسەندی کرد لە 21/6 سەرۆکۆمار لە 26/6 لە ڕۆژنامەی وەقای عێراق بڵاو کراوەتەوە. بۆچی تا ئێستا بازەوەکی ڕێنمایی وەزارەتی دارایی بە تەواوەتی نەکەوتوتە بواری جێبەجێکردنەوە بۆی کە بودجەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەنای خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆتەوە کاکەتم سوپاس بۆ کەناڵی پەیام. ڕاستیەکەی خۆی بودجە کە ئەگەڕێتەوە بۆ حکوومەت پێویستی بە دەرکردنی تعلیماتە چۆن ئەو بودجەیە سەرفکە. لانی کەم مانگێکی ئەوێ تاوەکو تعلیماتەکان بە شێوە چکە کۆمەڵێ بەرگە و مادەی بۆ ئیزافە کراوە. خاڵێکی دیکە بوو کەوا حکوومەت لە ئیزافەکردنی هەندێک مادە نیگەران بوو بۆ یەتانەی لەو مادانەدا کە زیاد کراون مادەی 57 و تاوەکو 70 و تاوانە. طبعاً بەڕێی من حکوومەت لە هەموو ئەو مادانە ئەتوانێت بوەسێنێ چکە فعلەن کە سیرم کرد و دراسەم کرد هەمویان تەدەخولە لە سیاسی مالی حکوومەت بۆیە پەرلەمان بۆی نییە سیاسی مالی حکوومەت تێکدا چکە سیاسی مالی حەسرە بە حکوومەتی ئیتحادی لەوە لیژنەی دارایی بە هەڵا چووە کە تەدەخولی لەو قەزیا کردو. بۆی ئەو دیساوی دادگای فدراڵی تقریبا مادەی 28ەوەی بەڕێز باس دەکەی هەفتاوە پێنجی ڕاگرتووە بە ئەمریکی وەلایی لەسەر داوای ئەمری وەلایی یعنی وەساندنی ئەو مادانە تاوەکو محکەمە بڕیاری کۆتاییان لێدا کە فعلەن وەسێنراون ئیش بۆ مادانە ناکرێت چکە و مادانە سیاسی مالی بەزە مادانە پەیوەندی پشکێریمۆنیەوەی کە سودانی تانەی لێداوە پەیوەندی بە سیاسەی دارایی حکوومەتەوە هەیە ئەوە حەسرە بۆ حکوومەتی ئیتحادی حەسرە بۆ حکوومەت پەرلەمان بۆی نییە تەدەخل چکەوە هەندێک لە مادەکان بڕی نەفقات زیاد دەکات کە مخالفەی دەستوری تایە پەرلەمان و لیژنەی مالی تەنها بۆیان هەیە تخفيض مجمل المبالغ مبلغ كان كم كانوا مناقلة بين أبواب فصول الموازنة لحالة الرازبوني حكومتها إن جاءت النفقات زيادة كان بويوان ببير زمندي حكومة نفقات يعني لهندي فقرات زيادة ما بس هشتيك بين دار لاين داري بارگرین دارایی دروست که إلا به حکومت بینه پارلمان ناتوانه ماده زیاد کنه. بله ماده پارلمان بوینه 1 دینار زیاد که إلا برزامندی حکومت نبی و او مادهانی که گورانکاریان تیاکراو اضافه کراون بشه کن نفقات زیاده کن و بشه کن گورانکارین لو نفقانی که دان راون بو شونک او اضافه کردو مثلا لصایه کی موچەی فەرمانبەران دابنرێ بۆ سەیشەدا لە سایەکی موچە دابنێ ئەوانە هەمووی تەدەخولە لە سیاسەی مالیە کە حەسرە بۆ حکوومەت بۆیە بە بڕوای من محکەمەی ئیتحادی لە بەرژەوەندی حکوومەت یەک لای یەکاتەوە ئەو سکاڵانە هۆکاری ئەم دوو بابەتە بووە کەوا تا ئێستا تەنفیزی موازنە دواکەوتۆ بەڵام تەنفیزی موازنە بە شێوەیەکی دیکە لەوەی مەسەن سولەفی داوەتە هەرێمی کوردستان مەسەن 400 میلیارەکان کە چەند 400 میلیارێکی داوەتە 400 میلیاری داوەتە هەرێمی کوردستان کە هەموو ئەمانە لە چوارچێوەی تەنفیزی موازنایە جگەلەوەی سەرفکردنی موچە بۆ بەشەکانی تری حکوومەتی ئیتحادی کەەوە خۆی بۆ خۆی تحسیل حاصلە کە سەرفی کردووە بەڵام مەسلەی ئیسیسمارات مەوعاتەن موازنەی تەشغیلی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی سەرفە بێ مانگانە بەڵام ئەوەی هەرێم گرفتەکە لەوە بوو ئایا هەرێم کە بەزارێکی ڕازیە لەسەرەوەی نەوتڕا دەستی حکوومەتی ئیتحادی بکە لە ڕووی عملی وە ڕازیە کە نەوت ئایا گەل لە ڕێگەی تورکیاوە نەدرێ ئایا حکوومەتی هەرێم ئەو ڕەزامەندیە دەرەبڕێکەوە بدرێتە کۆمپانیەکان کە لە ئێستادا ئەو بابەتە جێبەجێ کراوە بە شێوەیەک لە شێوەکان ئەو بڕێک کە ئەمێنێتەوە ئایا حکوومەتی ئیتحادی
خۆی چی لێەکە مەسن بەرەوچی تیجارێکە باکە ئێستا پێشنیارێکە هەبی دەنە کۆماری ئیسلامی ئێران لە بەرامبەر غازا کە ئەوە بە بڕوای من ئەمریکەکان دێنێتە سەرخەت و بە هیچ شێوەیەک ڕازی نابن مەگەر شتێکی ژێربەژێر هەبێت لە نێوان ئەمریکەکان و ئێرانیەکان ئاگیناوە بریتە لە شکاندنی ئەو ئابلوقابری کە لەسەر کۆماری ئیسلامی ئێران هەیە بۆیە سوودانی من قەناتم وایە بە شێوەیەک لە شێوەکان دوای ئەوەی چەند جارێک محاولەوەی کرد بگاتە ئەمریکا بەڵام ئەمریکیان تا ئێستا ڕێگەی ئەویان پێ نەداوە بچێتە ئەمریکا بۆیە بە شێوەیەک لە شێوەکان ئەوێ بڵێ ئەتوانم ئەم خاڵانە بکەم وە لەگەڵ ئێرانە ڕەنگە بڵێ ئەگەینە ئیتفاقێک و چیتان لە ئێران کردووە هەمان شت بەڵام ئەوەمان لەبیر بێ کە ڕاستە ئێران 40 ساڵە حەساری اقتصادی لەسرە بەڵام لە ئەنجامی و حەسارە توانیوێتی اقتصادێک بە شێوەیەک لە شێوەکان بەرهەم بێنێ کە کەمترین قەرزی کردو عراق ئێران نییە عراق اقتصادەکەی بەرمەبنای حەسار دروست نەکراوە اقتصادی دوو وڵات لە عالەما لەسەر ئەساسی حەسار گەشەی کردووە اقتصادی ئیسرائیلی و اقتصادی ئێرانی لەسەر ئەساسی حەسار گەشەی کردووە بۆ اقتصادێکە چەند حەساری لەسەر بێ خۆی تەکەیفەکە لەگەڵ خۆیان و ڕاستە لە وەزایکی زۆر ناڕەحەتا خەڵکی ئێران ئێستا زیندگی بەسەرەبەر بەڵام بە شێوەیەک لە شێوەکان توانای ئیدارەدانی دەوڵەتی هەیە ئێران ئێستاشی لەگەڵان باشە سەبارەت بە تەمویلی بڵین بودجە ئەوە بەڕێزوت فەرموو بۆ موچە وتە تەمویل کراوە بۆ هەرێن بە سرفە بۆ پارێزگەکانی دیکەی عێراق بە تاواتی ئەی بۆ پرۆژەکان بۆ پەرەپێدانی پارێزگا ئەو تەمویلەکە چۆنە ئایا بە یەکجارە مانگانەوە عادەتەن لە جارەکان کاتی خۆشی حسەی هەرێم بە 3 وەجبە ئەگەیشت ڕەنگە ئەم وەفدەی کە چوو بن باز لەوە بکەن بزان ئەو تەمویلە چۆنی بگا مەسن پەرپێدانی پارێزگاکان پێویستە و مەشروعانە هەمووی بگاتە وەزارەتی تەختیت وەزارەتی تەختیدەوەکەیان لەسەر بکات دوایی بدێ بە وەزارەتی دارایی هەموو پرۆژەکان ئەبێ لە ئەنجومەنی پارێزگاکان تەزدیق بکرێت محافظ پلانێک تەقدیمەکە بە ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنی پارێزگا مسادقەیەکا و ئەینێرن بە وەزارەتی پلان ئایا ئەوەی هەرێمی کوردستان ئەینێرن بە وەزارەتی پلانی هەرێم یا وەزارەتی پلانی عێراق یاخود ڕاستەوخۆ حسەکە نێرێ بۆ هەرێمی کوردستان و مامەڵەی ڕاستەوخۆی خۆی لەگەڵاکەن بۆیە ئەو وەفدەی کە چووە ئەبێ وردەکاری ئەم بابەتانە یەکلا بکەنەوە باشە بە سەبارەت بپاکتاوی 6 مانگی ڕابردوو دەبێت چۆن ئێسێمە بەداچوونێک ینی هەرێم ئیلتیزاماتی چەند لەسرە باشە چەندێک نەوتی ئەبواە چەندێک نەوت ڕادەستکە 400,000 بەرمیل نەوت حەزمیوە تەسلیمکە مەسەن لە موازنەوان نووسراوە بەڵام تا ئەو کاتە چەندێک نەوتی فرۆشتووە ڕاگرتنەکەی تا ڕاگرتنەکە ئەو وەختە مەسن شەریکەی دیلۆی دەبێت حەکەم لەو مەجالە تقریرەکانی شەریکەی دیلۆی تەقدیمی حکوومەتی اتحادیەکەن کاڵێن بای ئەوەندە نەوتمان فرۆشتووە ئەوە حسەی شەریکاتە ئەوەش حسەی هەرێمی کوردستانە زەوان بە $70 وان هەژمار ناکەن ڕەنگە نا بە ڕازی بن لەسەر ئەوەی کەوا چۆن فرۆشاوە چکە هەرێمی کوردستان ئامادەی دەربڕیوە کەی نەوتەکەتانەوێت تا ڕادەستان کەم بۆیە ڕەنگە و سەفرەی سوودانی کات پێ بۆ هەولێر و لەگەڵ کاک مەسعود کۆبووەتۆ جۆرێک لە مرونە بنوێنێ و ئیتاریش ڕەنگە و مرونەیە سوودانیان قبول بێ بۆ ئەوەی ئەو هەماهەنگیە دروستێ و تاوەکو هەرێم بتوانێت تەکەویف لەگەڵ وەزعات بکات قەناعەتم وایە ئەم 6 مانگەوە کۆی چی کراوە با بڕوا و چی پارەداتووە ئەوە تەصفیە حسابێکی بۆ بکەن و لە سەرەتایی مانگی حوتەوە نەوتەکە ڕادەستی حکوومەتی اتحادیە کرێ و مامەڵە لەگەڵەوە باش بەس ماوەسە بە پێوە بێ بۆ پابندێرێم 400,000 بەرمیلۆک و بەڕێز باسکردنەوەی داهاتی اتحادیەکان ینی نزیکن لە یەکۆ قەرزی بەنومە TBI قەرزی TBI لە ئەساسی شۆ ئەگەر بوجە بنێرێ لەوێ ئەبڕێ تاسە مادەم هیچ نەنێراوە کەواتە لێبڕینەکە نەبووە ئەو کاتێک کە ئەنێرێ لەوە لە مانگانە کاتی خۆی $10 ملیۆن بڕاواتە 12 ملیار دینار وەختە دینار بە 120 بوو بۆیە بە بڕای من پاکتاویەوە ئاسانە حکوومەتی عراقی نایکا بە کێشە بۆ هەرێمی کوردستانیش ڕەنگە لەو زایقەی کە هەیەی لەوە ڕزگاری بێ کە جۆرێک لە تەساولیەوە باشە سەبارەت بە سوودانی کات بۆ هەرێم هەر بۆ سوودانی ڕاستی یاخود چیری دەخوێنیت سوودانی ڕاستی هاتبوو کە دامی پارتی بەدەست بێنێ بۆ پشتگیری لە حکوومەتەکەی چکە سوودانی تووشی هەندێک لە ئالەنگاری بووەتەوە کە ئیتاری تەنسیقی کێشەی بۆ دروستەکەن لە هەندێک مەجاالە لە ڕووی جێبەجێکردنەوە بۆیە سوودانی هاتبوو بێژگە لەوەی کە ئیتارە و کێشانیان لەگەڵی هەیە
هەرێمی کوردستان ئەو کێشانەی بۆ دروست نەکەن بە تایبەتی پارتی لەبەرەوەی زۆرترین گەورەترین کوتلەی کوردیە لە بەغدا و زۆرترین پشکی هەیە لە بەغدا جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پارتیە جێگری سەرۆکی پەرلەمان لە پارتیە بۆیە هاتبوو دامی پارتی وەربگرێ بۆ بەردەوامی لە حکوومەتەکەی سوودانی ڕەنگە لە ماوەی داهاتوە تووشی هەندێک مزایقات بکرێ ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم بۆ قەزی قانونی نەوت و غاز هاتبوو کە قانونی نەوت و غاز دیسا وەکو موازنە تێپەڕێنرێ بەخواستی هەرێم تێناپەڕێنرێ بۆیە سوودانی هاتبوو ئەو قەزیانە مناقەشە بکات لەگەڵ بەرپرسانی هەرێم بە تابەتی کاک مەسعود چونکە ئەبێ ڕنگدانەوەی دەستور بێ ڕنگدانەوەی دەستوریش مادەی 111 دەستور و 112 دەستور زۆر وازەحن لەسەر نەوت کەوا هەمیشە کەلیمەی مەعەن ئەبێ حزوری هەبێ و نەوت و غاز ملکی گەلانی عێراقە ئەو مسودەی کە کاتی خۆی هەبوو لە 2007 هەمان مسودەیە نەختی تعدیلاتی تیاکراوە بۆیە ئەم دوو خاڵە ئەساسیە سوودانی هاتبوو جگە لەوەی هاتبوو کەوا هەندێک ناوچە و منطقەی کوردستان ببینێ جۆرێک لەوەی بە خەڵک بڵێ کاوە سەرۆکوەزیرانی تەنها بەشی ناوەڕاست و خواروی عراق نییە سەرۆکوەزیرانی بەشی هەرێمی کوردستانیشە لەوێش ئەو ئیتمینانەیدا کە بوجە نێرێ لە مانگی داهاتوو باش کێشە بۆ پشکی هەرێم دروست نابێت دەینێرێت لەمە دووە بۆ نمونەگەر بۆ مانگی ئێستا خەڵک موچەی مانگی موچە خۆران موچەی مانگی شەشیان وەرنەکردو ئەمڕۆ بڵێن نوێی مانگی حەوت ڕۆیشتووە پێ دوایە حکوومەتێکی سوودانی لەمە دووە وەکو سوودانی لە کاتی خۆیان موچە بنێرێت چونکە مەسلەی موچە نابێت تاخیر بکرێ بە هیچ شێوەیە بۆیە سوودانی ئەو بەڵێنەی داوە کە لە کاتی خۆیان موچە نێرێ بەڵام ئەو موچەیە ئایا بەشی ئەوەکان نزیکە 100 ملیارە نێرن ببوورە هەرێم خۆی پێویستی بە 940 تا 960 میلیارد دینار هەیە بۆیە ئەو بڕا بێت لە نیوەی داهاتە ئیتیحادیەکان کە بەدەستی پەیمانان و بڵێ لە پارەی هاوپەیمانان و لە داهاتە ناوخۆیەکان ئەوانە قەرەبووی بکاتەوە بتوانێت موچە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێ لێبڕین و بەبێ دواکەوتن ئیتر موچە بدا لەمەوە باشە بەس ئێستا لەگەڵ عێراق مانگێک تاخیرین ئێستاوان بزانم هەفتەی داهاتوو موچەی مانگی حەوتیان پێدرێ وایە ئێستا موچەی خانەنشین دەست پێ کردووە لە عێراق وەرش گیراوە مانگی حەوت بەڵێ بەس لە هەرێم موچەی مانگی شەش نەدراوە ینی دەتوانێت ڕێک بکرێتەوە چۆنە هەمووان نەزانن کارێمی کوردستان فاشل بووە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە بە هەموو کابینەکانی و ئەم کابینەش بە دەر نییە لەو فەشەلە سیاسی و ئابووری و ئیداریەی کە هەبووە بۆیە حکوومەتی ئەوە مەسئولیەتی حکوومەتی هەرێمە ئەبێ تەحملی ئەو مەسئولیەتە بکە اینجا پارە چۆن دابینەکە بۆ موچەی مانگی شەشە بێ دابینی کە حکوومەتی عراق لەوەشی قبوڵی ئەوە نەکا کە لە مانگی حەوت ئادرێ ناوی بنێ موچەی مانگی شەش ئەبێ ڕێک بکرێتەوە و عراق موچەدا بەش بکرێ باشە بەس مەوسمەوێت لەمە دوواگەر بازەکرێت سێشەمە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقە ئەگەر تاو کاتە یاسای بوجە بە تەواوەتی نەچێتە بواری جێبەجێکردنەوە وەکو سلفە بۆ نمونە 400 میلیاری بنێرێ حکوومەت هەمیشە پەنابا لە کاتێکا کە بوجە ناچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوە سولەفەدا و دوای پاکتاوەکرێەوە ڕۆتیناتیشکارێکی یاساییسە بۆ هیچشکالێکی یاساییتیان دەتوانێت 900 میلیار بنێرێ ئەتوانێت 900 میلیار بنێرێ موچەکە لەوێ چەندێک تەخسیس کراوە ئەتوانێتەوە بنێرێ 6 میلیارە بۆ نمونە ئەتوانێت بینێرە و وەکو سولە بینێرە بۆ حکوومەت و دوای پاکتاوەکرێ باشە ئەیکەی بە تەواوەتی بۆ نمونە وەکو بوجە پشکێرێم دێ موچە بێ پارەی پرۆژەکان لەسەر نەفەقاتی فعلیە کاکحەکیم بیان مانگانە بڕیارە درێ لەسەرەوەی چەندێک هەموو ئەمانە سەلاحیەتی سەرف لای ڕئیسی وزەرایە جهەی سەرف کە قەرارەدا لەسەر سەرف ڕئیسی وزەرا وەزیری دارایی ئەیدەن مەسەرەن مانگانە ئەیانەوێت چەندێک بن ئاتەن حکوومەتی عراق پێویستی بە مانگانە 7 تریلیۆن دینار هەیە کە 7 میلیارد دلار نەو دەفرۆشێ واتە نزیکەی 10 میلیارد 10 تریلیۆن ڕەنگە بە 7 تریلیۆن ئەو بابەتە یەکلایی بێتەوە بۆیە سەلاحیەتی سەرف لای سەرۆکی حکوومەتەوە توانێ واژوو لەسەر ئەو تەمویلانە بکە کە نێرێ بۆ شوێنەکان جگەلەوەی وەزیری دارایی سەلاحەتی ئەوەی هەیە مادەم لە موازنە تەزیق کراوە تەمیلی شوێنەکان بکە بە پێداویستیەکان باشە ئەگەر پشکێرێن 15 بۆ 16 تریلیۆن لەمە دووە سەروی تریلیۆنێک بۆ هەرێم دێسە لە موچە مەرج نییە ئەوانەی ئەوەی کە زەروریاتن تەشغیلیەکان دێن لە 100 مەسەن تەیسیر ئەعمال حکوومەت دێت چاودێری کۆمەڵایەتی دێت پیتاکی خۆراک دێت مەسەن تاقە و دەرمان و ئەمانە هەمووی دێن موچە دێت بەڵام مەسلەی پرۆژەکان نا پرۆژەکان پێویستیان بەوە هەیە
ئەو پرۆژانە چۆنچۆنی ئالێتەکەی تاوان وەزارەتی تەختی سەرپەرشتیەوەکە وەزارەتی تەختیت ئایا ئەو مەشروعانە چین کە لە هەرێم جێبەجێکرێن ئەبێ ئالێتێک دۆزنەوە لە نێوان وەزارەتی تەختیتی اتحادی وەزارەتی تەختیتی هەرێمی کوردستان بۆ تەمویلکردنی زەرعات ئایا لە ساڵ چەندی زەرعات ئەنێرێ یاخود بە گۆژمە ئەینێرێ یا تەدەخولەکە لە تەفاسیلی ئەو شتانە ئەوەی من بزانم وەزارەتی تەختیت لە تەفاسیل تەدەخل ناکە بەڵام پێویستی بە فترەیەک هەیە حکوومەتی اتحادی چەندێک تەمویل ئەخاتە بەردەست وەزارەتی تەختیت وەزارەتی تەختیت نسبەیەک لەوە ئەیخاتە بەردەستی وەزارەتی تەختیتی هەرێمەوەی نێرن بۆ هەرێم بەڵێ ئێستا بۆ نمونە بۆ موچە 906 میلیارددانراوە لە بودجە ئەو بەبێ کێشە دێت مانگە ئەبێ بێت ئەوەی کاروباری حکوومەت 2 تریلیۆنە لە کۆی زیاتر لە 2 تریلیۆن ساڵێک بۆ خەرجی نەفەقاتی فعلی حکوومەتی سوودانی بۆ خۆی چەند سەرفکە 12.6 نێرێ بۆ هەرێمی کوردستان بەو شێوەیە باشە بەس لەمەوەدا پێشبین دەکەی وەکو پێشبینی خۆت گرفتی موچە نەمێنێ مەفروزە نەمێنێ ڕۆژەکان دەست پێ بکەن ئەگەر هەرێم کێشە دروست نەکە ئەگەر هەرێم لە سەر مەسایلی دیوان ڕقابەی مالی و تەتقیقاتی ئەو بابەتانە لەسەر ژمارەی فەرمانبەران و ئانە کێشە دروست نەکە مەفروض وایە حکوومەتی اتحادی التیزام کە ئەگەر التیزام نەکە مەفروض وایە هەماندان پەرلەمانەکان شەڕیەوە بکەن کە نابێ ئیستحقاقی هەرێم دوا بکەوێ هەم وەزیرەکان داکۆکی بکەن لەسەرەوەی وە سکاڵای یاسایی تۆمار بکرێت لەسەر حکوومەتەکەی سوودانی ئەگەر التیزامی نەکرد بە شایستە دارایەکە باش دوای لەسەر تانەکانش قسە دەکەین و تانانەی کە هەرێم دادگای فێدراڵی تۆماری کردو بەس ئەوە دەی کە ئەمڕۆ ڕۆژوە بۆ بەغدا پێکاتوو لە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران سەرۆکی فەرمانگە هێمانگی بەداچوون بەڕێوەبەر گەشتەکانی وەزارەتی دارایی و پلاندانن و سامنە سروشتەکان وەفدێکی باشە پێویستی بە وەفدی بڵێن تەکنیکی وەفدێکی تەکنیکیە زیاتر وەفدێکی سیاسی نییە چونکە لە قەزایە سیاسەکان دەرچووە و موازنە ئقرار کرا و مسادقە کرا و تەناجێ بەجێکردنی ماوە لەبەرەوەی ضرورە هەر فەنیەکان بچن بۆ ئەوەی ئالەتی جێبەجێکردنی موازنەیان ئاگال لێبێ و بەرپرسی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەت ئەو مەسئولە لە مخاتبە لەگەڵ حکوومەتی اتحادیە دوای چاودێری داراییش تێدایە بەتاکید دەبێت سیاسی سەرۆکی بڵین سەرۆکی دوانی ئەنجومەنی وەزیران ئومێد سەباح پارتیە سەرۆکی فەرمانگەی هێمانگی بەراز پارتیە بۆ وفدی بۆ نمونە لە سەراسی ئەنجومەنی وەزیران گۆڕان و دیارە وەکالەتی یەکێتیشیان پێ گۆڕانیشان پێە بەڵێ وەکالەتی ئەوانیان پێ چکە پارتی حکوومەتەکەی پارتیە ئەوان هاوبەشن لە حکوومەتەکە شەریک نین بەڵێ باش لەسەر ئەو تانانەی کە کەسێک کە هاوبەش بێ هەرەوەنە ڕۆڵی پێدرێ بەڵێ ئەمان مقاتعی ئەویان کردبوو کە وەزی سلێمانی ناڕەحەتە بۆیە مقاتعی حکوومەتیان کرد بەڵام وەزی سلێمانی ناڕەحەتتر بووە و هیچ لە مەسەلەکە نەگۆڕاوچوونەوە ناو حکوومەت و بێدەنگیان لێ کردووە لەبەر ئەو کێکەی کە لە ناو حکوومەتە هەیە چۆنێتی پشتی خۆیان لە ناو حکوومەتەکە وەرگنیتە مشکلی سلێمانیان نەماوە لە سەسە تووڕەبوونەکە لەسەر پشتی خۆیان بوو ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی سلێمانی وەزی وەکو جارانە بەناو ئەوەندە تریلیۆنی بۆ سەرف کراوە هیچ پرۆژەیەک دیار نییە و حکوومەت بێدەنگی لێ کردووە بەرپرسانی هەرێم با بڵێن زۆنی ئەم لا بێدەنگیان لەسەر ئەو هەموو داتا و بەیاناتە هەڵە کردو کە حکوومەت ئەعلانێکە ئەڵێ ئەوەنە پرۆژەم بۆ سلێمانی جێبەجێ کردو و لەسەر ئەرزی واقعی جوانیە بەڵێ بۆ هەڵەبجە جێگری پارێزگاری هەڵەبجە دەڵێ حکوومەت دەڵێ 390 میلیاریان خەرج کرد بەزاو دەڵێ 90 میلیاریش دیار نییە 90 میلیاریش پرۆژە دیار نییە بۆ بێدەنگە لێ کەواتە بابەتەکە ئەوەی سەلمان کە بەرپرسانی یەکێتی ئەو نیگەرانی کە لە حکوومەتی مەسرور بەرزانیان دەرەبڕی بۆ پشتی خۆیان بوو بۆ مەسەلەی سلێمانی نەبوو باش بڕون و ڕاشکایەوە بڵێ باشە بینە سەر مەسەلەی ئەو تانانەی حکوومەتی هەرێم لە دادگای فێدراڵی تۆماری کردووە سەرەتا دەمەوێت پرسیار لێ بکەم شتێکی باشە حکوومەت هەرێم پەنای بردووە بەر دادگای فێدراڵی بە باشی دەزانی ینی باشی و خراپ من تەقیمی ناکەم برادرانی پارتیان و دەم حکوومەتە ئەم محکمەی سەورە بوو جێی محکمەی سەورەی جارانی گرتوەوە چ عەجەب ئێستا قەناعەتیان کردووە بچن سکاڵا بەرن بۆ ئەم محکمە سەورەی حکوومەتی اتحادی خۆی ئەمە گۆڕانکاریەکی نەوعیە بەڕاستی لە بۆچوونی پارتی لە تەعاملی پارتی لەگەڵ حکوومەتی اتحادی وا دیارەگەیشتنە قەناعات ئەڵێ من لەم يؤدبه الأبوان يؤدبه الزمان
ئەوەی کە باوکو دایک پەروەردەی جوانی نەکەن زەمانە پەروەردەیەەکە فعلەن حکوومەتی هەرێم دیارە گەیشتەوە قەناعەتەی کە ئەوە واقعەوە بێ مامەڵەی لەگەڵا بکەوە محکمەی اتحادیە محکمەیەکی دەستوریە قەراراتی باتەوە ملزیمە بۆیە بەناچاری کات خۆی هینێکە بوو ئەوانەی کە لە عسکەری دواکەوت بوون کاگەڕان و پیانوتن نادیبین ینی ئەوانەی کە پەشیمانن دیارە حکوومەتی هەرێمیش پەشیمان بۆ تۆ لەوەی کە بە ئەو محکمەی اتحادیەوە محکمەی سەورە ئێستا چۆتۆ سکاڵا لە بەردەمە محکمەیە تۆمارەکە لە ڕووی ئەوەی با محکمەی اتحادی حەکەم بێ شتێکی باشە بەڵام بەڕاستی پارتی ئەوەندە مزایدەی کوردایەتیمان بەسەرۆ نەکا و ئەوەنە با بڵێن خۆڕات پسکاندن و ملەجەڕێ لە ئاستێمانە ئەگەر لە 2015 بە قسەی ئێمەیان کردا ئێستا نەگەیشتینە مەرحەلەی هەرو کات خۆیمانوت ئەم نەوتە ڕادستی حکوومەتی اتحادی بکەن باز سۆمۆ سەرپەرشتی فرۆشتنەکەی بکە چکە لانی کەم لە هەموو بەرمیلێگەەوە $9 زیادەتان بۆ گەڕێتەوە بێژگە پشکە و کۆمپانیانە بەو شێوەیە ناڕوە داهاتی اتحادی نیوەی وەرگرن با بوجە دوانەکەوێ نەوت با بڵێن دەستوریەن برێنراوە تۆ کات خۆی خۆتان دەنگتان داوە بە دەستور مادێ 111 و 112 زۆر وازح و زۆر حەشەمسی بۆیە ئەگەر خەڵکانێکی تر بۆیان تەفسیرکردن تەفسیرەکە دقیق نییە تەفسیرەکە منطقی نییە ئەوە ئێستا لە 2023 گەنەوە قەناعەتە بەڵام من قەناعەتم وایە ئەوەی ئەوان کردیان لەو فترەیە بۆ ئەو بوو زۆرترین سەرمایە کۆکردنەوە فعلەن زۆرترین سەرمایان کۆکردەوە لە فرۆشتنی نەوت بۆ خۆیان شەراکەتی نەوتیان هەبوو شەراکەتی کۆمپانیەکانیان هەبوو توانیوانە سەرمایەکی زەبەلاح بۆ خۆیان بۆ حیزبەکانیان کۆکەنەوە بەڵام بازەکەی خەڵک و هاوڵاتیان دایان بۆیە بەڕێی من کارێکی باشیان کردووە کە لە محکمەی اتحادی سکاڵایان تۆمار کردووە بەڵام ئەوەندەی من بزانم سکاڵا لە مادەی 2 لە مادەی 12 لە مادەی 11 لە مادەی 13 سکاڵەکان بە قەناعەتی من هیچی لێ سەوز نابێت چکەوانە هەمووی فقراتی قانونی ئیدارەی مالی و با بڵێن قوانینی لە عێراق مادەی دەستورین مەسەن باسی نەو دەکا باشە مادەی دووبالەوە بەڵام یەک قەزیە هەیە ئەو مەسئلەی ئیحسای سوکانی لەوە حەق بە هەرێمە کە بەناهەق حکوومەتی اتحادی ڕێژەی 12.67 ئەگینا ڕێژەی وەزارەتی تەختیتی اتحادی 13.92 واتە کاتە لە ساعت 14 بۆیە ئەمە حەق بە هەرێمە بەڵام لە بەرگەکانی ترا من قەناعەتم وایە هەرێم بە خالی و لێدەین دێتەوە بەڵام ئەو فقرەیەکی زۆر گونجاو بەس ئەوان داواشیان نەکردووە ئەمری وەلایی بۆ دەرچێەوە خراپ ئەگەر ئەمری وەلایی بۆ دەرچێ چکە حکوومەت ترم داوایەوەی نەکردووە نا ئەمری وەلایی بۆ دەرچیانی وەساندنی ئەو مادانە و بودجێ هەرێم پەیکەکەوێت ئەو بۆ خراپە بودجێ هەرێم پەیکەکەوێت بەڵام تانە لێدانەکەی ئەکرێت لەوە محکمەی اتحادی لە بیرمان نەچێت زۆربەی بڕیارەکانی قانونی نین لە 100% مراعاتی وەزعی سیاسیەکە بۆیە ئەکرێت طبعا محکمە توانێت ڕەدی کاتو من حيث الشكل بەڵام من قەناعەتم وایە ماوەیەک ئەڕوا تاوەکو حفظی مای وەجه و بکەوێتە ناوی علام و هەموو خەڵک بزانێت کە حکوومەتی هەرێم بڵێ ڕەئی گۆڕاوە لەسەرەوەی محکمەی سەورە نییە محکمەی اتحادیە و ئەویش پابند دەبێ بە قەراراتەکانیەوە لەمەودوو باش ئەگەر بۆمان شیکەی توێ سەبوونم منە تەنە درراوە لە بەرگەیەکی مادەی 2 لە ئاسای بۆجێ عێراق دەڵێ ئەگەر نرخی نەوت گەشتە سەروی $70 لە 130 ئەو پارە زیادە دەرێتەوە پارێزگاکان ئەوەی دیکەش بۆ کورتێنانی پێپڕ دەکرێتەوە بەڵام هەرێمی لێ بە دەرکراونە و تێرێم هەرێمیش حەقی خۆی نییە بۆ من ئەگەر سەروی $70 لەنەو تێرێم سودمەند بێت هەرێم ئەو زیادەیە کە کورتێنانە خۆ بێ هەرێم لە کورتێنانە بەشدار بێ یعنی کاتێک کورتێنانی بوجەی پێپڕەکرێتەوە بەشێک لەو کورتێنانە چێتە حسابی هەرێم باشە بەس دەڵێ لە 130 ئەو پارە زیادە دەدێتە پارێزگاکان جگە لە هەرێم لە 130 ئەو پارە زیادەی کە لە نەوت دەست دەکەوێت ینی دڵنیا بە ئەو فەقەرەیە کە دانراوە بە هیچ شێوەیە جێبەجێ ناکرێ چونکە حسەی پارێزگاکان بە ڕسمی هەیە نایەندرێتێ بۆیە حتا گۆڕانکاری لەو فەقەرەی شابکەن هەرێم هیچ ئیسفادەیەک لەو بابەتە ناکە باش ئەگەر نرخی نەوت بەو شێوەیە زیاد ناکاکە هەیە باش سەبارەت بە مادەی 12 ئەوەی کە بەرەزوتت
ئەوە هەرێم دەیباتەوە کە ئێستا بە لە سەدا 12.6 دیاری کراوە لەسەر چ ئەساسێک ئەوە دیاری یانی لە 2009 مندا بە نامەی ڕسمی وەلای وەفدەکەی هەرێم هەبوو کاتی خۆی بە نامەی ڕسمی داوای ئیحسائیەی لە 2009 تا 2019 کردواتە 10 ساڵ هەر محکمەی اتحادی استئناس بکە بە وەزارەتی تەخطیط و داتا و بەیاناتی وەزارەتی تەخطیط ڕێک ئەوە سەلمەیە کە حکوومەتی اتحادی زوڵمی کردووە لەو ڕێژەیە و ئەو ڕێژەیە بە ئیجحاف دانراوە بە ستەم دانراوە بۆیە ئەکرێ ئەوە ڕاست بکرێتەوە کە ئەوە ڕاست بکرێتەوە لانی کەم هەرێم 2 تریلیۆن دینار ئیسفادەیەەکە 2 تریلیۆن دینار قازانجەکە بەڵێ دەشیبات و پێ دوایە ینی حەقە ئەوە ئەڵێم لەو بەسەلەیە هەرێم حەقی خۆیەتی کە ئەو ڕێژەیە باش حەقیقی باش ئەگەر مادەکان من بشکی مادەی 12 بەرگەی ئەلیف و با و جیم و وا و هاو ها لەگەڵ دار ئەگەر بتوانانی بوومە ئەو تانەی لەو هەموو بەرگەیە درراوە مادەی 12 مادەی 12 دووەمیان همو أمانة لا دستور هاتوا مثلا تلتزم حكومة إقليم كردستان بالتنسيق مع وزارة النفط الاتحادية بشأن النفط الخام شركي سومو حصرا شركي فروشني نوتا كواتا أو فقرية لا قانوني إداري مالي هاتوا ولا قانوني شركي نوتي سومو هاتوا كواتا بيشوية أولا لصالحي هريم أو فقرية النابي بەس نابێ ئیدارەدانەکە هاوبەش بێت کێڕگەکان باسی ئیدارەدان باسی هاوبەشەکە کە هاوبەشەکە چییە ئەوەیە پرس بە هەرێمی کوردستان پرس بە وەزارەتی نەوتی اتحادیەکە وەزارەتی نەوتی اتحادی پرس بە هەرێمی کوردستانەکە لەوا چەندێک نەوت دەربێنن بۆ کۆی بنێرن چۆنەنێرن ئالێتەکەی دو ئەوە هەمووی بریتە لە مشارەکە بەس مەبەستەوەی بەس فرۆشنەکە سۆمۆی بەس ئیدارەدانەکە دەبێ هاوبەش بێ لە ناو خۆوە ئیدارەدانەکە هاوبەشە کاک حەکیم ئەمان ئەو شەریکانەی کە دەری هێنن هەمان ئەو شەریکانەیە کە لەو پێش دەریان هێناوە بۆیە لە فقرەی ئەلف فقرەی با لا ميناء جياني تركيا أو منفذ رسمي آخر تحدد وزارة النفط الاتحادية بويا وزارة النفط الاتحادية السيادي هي بس النوتة السيادي هي بس النوتة بلام نسيوتي تلتزم حكومة إقليم كردستان بتسليم كميات النفط المشار إليها في البند الثاني من هذا المادة إلى وزارة النفط الاتحادية اتفاق كوايا لنا موازنة وهي موازنة قانونة أو فقرة بيم وهي بهش ويك بەس ئەوەی هەر لەو مادەیە کە دەڵێت ئەگەر هەنادە نەکراوە لە ناو خۆ بە پاڵێورێوەش کێشەی نییە هیچ ناو خۆ بە پاڵێورێر نەوتێرێ ینی وەزارەتی نەوتی اتحادی سەرپشکە لەوەی مادەم هەرێمی کوردستان نەوتەکەی ڕادەزەکە و ئازادە لەوەی چیلەکە تەزدیریەکە یا لە ناوخۆ دابەشێکە یان نێرێ بە وڵاتێکی دراوسێ بۆیە بە بڕای من مادەی 12 تەنها ئەو مەسئلەیان مثلا تا أي دهاتي بنوي دروس كلام عفوا كي مادة فقري واوي تاعي أو تانا كان تا فقريك ألف وباء وجيم وواو هاء ودال هم تاعي واوي شي تاعي بلى واو أو يعني هريم قرزي كي كردوا باري تشلودو بانقي دسكاري كردوا إسا أيوة شيء بكري ندري نياتو محكمة اتحادية بيشوي بريالي واناد أي أوي كتابة بدروس كني هجماري بانكي بونو تياري ئەوە خەزێنەیەکمان هەیە لە عێراقا سێ ئاسمان هەیە لە ڕووی سیاسیوە لە ڕووی قەزاییوە لە ڕووی ئیداریوە لە ڕووی مالیوە هەموو ئەوانی تر لا مرکزین جگە لە سێکتەری مالی مرکزیە یعنی لە عێراقا یەک خەزێنێ موحەدەیە هەبێ هەموو داهاتی عێراق بڕاتە یەک خەزێنەکەویش لە بەغدایە بۆیە هەرێمی کوردستان و فەقەرەش سەرکەوتونە باش ئەی مادەی سیانزە مامۆستا بەرگەی حوت و هەشت ئەگەر بۆ ماشیکێوتانی لێدراوە بەرگەی مادەی سیانزە حوت و هەشت بەڵێ بەرگەی حوت و هەشت عند وجود أي اختلاف في وجهات النظر بين الحكومة الاتحادية وحكومة إقليم كردستان بما يتعلق هەرێم مەڵەیە بين رئيس وزراء أو بڕیارە بدا ئەگەر چی بوو بۆ نمونە ئەگەر خلاف کەوتە نێوان هەرێم و بەغدا پەرلەمانی جوایان لێ کردووە کە پەرلەمان ڕاستیەکەی زەرور وایە حکوومەت و بڕیارە بدا بەڵام پەرلەمانتاران و لژنەی مالی بۆ ئەمایان کردووە لەبەرەوەی سوودانی متعاتفە بۆ پارێزگاری لە حکوومەتەکەی خۆی هەمیشە ئەشکێنێتەوە بەلای حکوومەتە ئەمانی ژەزان سوودانی لەبەر خاتری ئەوەی حکوومەتەکەی ڕاوەستاو بێ هەمیشە لە بەرژەوەندی ئەمان بڕیارەدا بۆیەوە مامۆستا ئەوە ببوورە ئێستا پێ دوێ من قەناعەتمان ئەوەش ڕاستکردنەوەی هەیە ئەوەش سیاسی مالیە کێشێک پەیدا بوو لە 15 ڕۆژە لیژنەیەک پێک بێنرێ ینی پەرلەمانی عێراق چۆن بەرەوە ینی ئەوەش جۆرێک لە تەکلیفی مالای و تاقە ینی پەرلەمان چۆنەوە ئالێتە بکە فعلەن
پەرلەمان ئەگەر سیقەی بە حکوومەتەکەی هەیە و دەنگی داوە بە حکوومەتەکە بێ ڕێگەی بدا کە ئەو بڕیار لەسەر و قەزیە بدا وەگەر بڕیارەکەی نامەنتیق و نادەستوری بووە وەختە ئەتوانێت استیزافە و یا مسالەی ڕئیسی حکوومەت بکەن بۆیە ئەو فەقەرەش ئەکرێ محکەمەی ئیتیحادی بڵێ ئەوە سیاسەی مالیە و حەسرە بۆ خۆی حکوومەت لە بنەڕەتە دەبێ ئیشی حکوومەت بێ لە بنەڕەتا ئیشی بەڵێ لە بنەڕەتا ئیشی حکوومەتە و سیاسەی مالیە و حەسرە بۆ حکوومەتی ئیتیحادی بۆیە ئەکرێ بڕیاری ئەو اختلافە ڕئیسی حکوومەت بیدانەک پەرلەمان باشە بەرگەی هەشت کە ناکۆکی شەبوو لە بینی پارتی وێکێتی تانەی لێدراوە ئەوەی پارێزگاکان هیچ مخالفەیەکی دەستوریتیان نییە باشە هیچ مخالفەیەکی دەستوریتیان نیە لە بەرەوەی ئەوە سابقەی پێشومان هەیە کە حکوومەتی ئیتیحادی ڕاستەوخۆ بودجەی نردووە بۆ پارێزگاکان و هیچ ئشکالێکیش نەبوو حکوومەتی هەرێمی هیچ تانەیەکی لەسەرەوە نەداوە بۆیە حکوومەتەکەی سوودانی و محکەمەی ئیتیحادیش مراعاتی ئەو هێزە سیاسیەکە کە ئەو تەڵەبەی کردووە بۆیە بڕوان ناکەم ئەو فەقەرەی هەڵوەشێنرێتەوە بەس پێ دوای جێبەجێ دەکرێت گەر ناکۆکی شێوێ سەدەڵ ئەو لە یاد بۆ موچە من قەناعەتم وایە سوودانی بوو سەرۆکوەزیران سوودانی هەرگیسە نەخێر سوودانی هەرگیزە پارسەنگی یەکێتی نادات بە ملی پارتیا بۆیە بە شێوەیەک لە شەوەکان واکەن کە بێکێشە و بابەتە تێپەڕێ و لەبەرەوەی موازنە نییە لە هەرێمی کوردستانە تەنا کێشەی تەنا مەسلەی موچەیە موچە بۆ فەرمانبەرانی هەرێم دەچ لە بەغا چ لە هەولێر بێت چ لە دهۆک بێت چ لە سلێمانی و پرۆژەکانیش بەو شێوەیە ڕۆژتوەکە ڕوا و قەناعەتم وانە سوودانی ئەو نزیکەی کە هەیەی و ئەو کوتلە سیاسی کە لە هەرێمە هەیە کوتلەی پارتی زیاتر مراعاتی ئەوانە کاتان مراعاتی کوتلەیەکێتی نیشتیمان باشە بەس بۆچی سوودانی خۆی تانەی لە پشکی هەرێم نەدایس تانەیەکی نەبوو ڕازیە بۆ گۆڕانکارانی کە لە پەرلەمانی عێراق لە پشکی هەرێم سوودانی ئەزانێ ئەو فەقەرانەی کەوا پارتی ئەڵێ ناقانونی و نادەستورین هەمویان قانونیش و دەستوریشن بۆیە سوودانی ئەزانێ ئەوە تەحسیل حاصلە کاتی خۆی لەبەر ئیتفاقی سیاسی ئەوەی کردووە بۆ تەشکیلی حکوومەتەکەی چکە ناشتوانێت تانەی لێدا لەبەر لایەنەکانی دیکە یانی ئەگەر تانەی لێ بدا لەوانەیە سیجواب کرێ لە پەرلەمانە و حکوومەتەکەی تووشی زعزعە بێ و ڕەنگە متمانەی لێ بسەندرێت بۆیە ناتوانێت چەند خولەکێکمانەوە بەس باسی نەوت تێرێمت کرد بەس ئێستا نەوت تێرێم لە مانگی چوارەوە بڵین ڕاگیراوە لە 25 سێوە تا ئێستا دیار نیە سەبازەوەکە 150 ئەو مەسوولێتی هەرێم نییە کە ڕاگیراوە بۆی هەرێم ئامادەی دەربڕیوە واقعان کە ڕادەستی بکە بەڵام مەسوولێتەکەی لەوایە ئایا ئەگەر حکوومەتی ئیتیحادی داوای لێ بکە ڕادەستی کوێی بکە مەسەن بیا بە کۆمپانیا ناوخۆیەکان و ئەو بەرهەمەکەیان لێ وەرگێ ئەبێ بیکە مەسەن ئەگەر گەشتە ئیتیفاق لەوەی نەوت بە مقابلی غاز لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە ئەبێ هەرێمی کوردستان نەوتەکە ڕادەستی حکوومەتی ئیتیحادی بکاتەوەکو ڕادەستی کۆماری ئیسلامی ئێرانەکە لە مقابل ئەو غازەی کە دێت بۆیە هەرێمی کوردستان هەر عەرقەلەیەک دروست بکات لە ڕادەستکردنی نەوتە عێراق لە مقابلە کێشە بۆ شایستەدارایەکانی هەرێم دروستەکە ئەوەش مەسوولێتی هەرێمە لە بەرامبەر جەماوەر و خەڵکا کە نابێ و کێشەیە دروست باشە بەس ئێستا دەڵێن 150 دەپاڵێورێت بەس بۆ باقیەکەی کەمێنێتەوە ڕەنگەکانی دیکە عێراقە ئەی نابێ هەرێمیش سوودمەند بێت لە سوتەمەنی ئەی بۆ هەرێم ناپاڵێت بەتەکیید کات خۆی من باسی ئەوم کرد هەر لە ئەم بەرنامەی جەنابتە کە قەرارەکەی محکەمەی ئیتیحادی ناهاوسەنگیەکی پێوە دیارە زۆرێک لە زوڵمی تایە بۆیە لە عێراقا ڕۆژانە 620,000 بەرمیل بۆ ئستیهلاکی مەحەلی بۆیە بەنزیمە 450,000 بۆیە ئەبێ بەرپرسانی هەرێم یەکێک لەو فەقەرانەی کە باسی لێوە ئەکەن ئەبێ ئەوە بێ کە نەوتی هەرێم بۆ ئستیهلاکی مەحەلی بە نیسبە و تەناسب عێراق لە چەند ملیۆن 620,000 بۆ ئستیهلاکی مەحەلیە هەرێمیش لە چەندێک ئەتوانێت دەربێنێ ئینتاجی هەرێم بە نیسبەتی ئەوەی عێراقە بێ بۆ ئستیهلاکی مەحەلی بەکاربێن بەڵام کاک حەکیم پرسیارە بکەین ئایا ئەو بەنزینەی لە هەرێمە ئەو بەنزیخانانەی کە بەنزین ئەفرۆشن و هاوردە و هەناردەی بەنزین و کڕین و فرۆشتنی بەنزین هیچیان ئەگەر هی بەرپرسە حیزبیەکان و هی حیزبی لە پشتۆیە قەت داوای ئەوە ناکەن کە بەنزین بێ بە 450 بۆ چونکە خۆیان زەرەر دەکەن ئەگەر بام قسەیە بکەینە بیکەینە پرسیارێکی ئەگەری ئەگەر هەرێمی کوردستان داکۆکی لەسەر ئەوە کرد لە حکوومەتی ئیتیحادی کە ئەبێ بەنزین لە عێراقەوە بێ بۆ هەرێمی کوردستان هاوڵاتیان بە 450 بەنزین وەربگرن گاز بە ئەوەندە نەوتی سپی بە ئەوەندە ئەوە حکوومەتی هەرێم شەریک نییە لەو بەنزیخانانە و لە تیجارەتی بەنزینا پشتی نییە بەڵام ئەگەر داکۆکی نەکرد بەڵێ ئەو بەنزینەی کە لە هەرێمی کوردستانە ئێستا ئەهێنرێ و هاوردە ئەکرێ و
هێنرێ لە وڵاتانی دراوسێ ئەوە هەرێم و بەرپرسە سیاسەکانی هەرێم بەشدارن لەو بازرگانیە بەس دەی مامۆستا کێ ئەوە بکەی سەهاوڵاتی چاوەڕێ ئەوەیە نرخی سوتەمەنی ئەبێ پەرلەمانتارەکان بە تایبەتی ئەوانەی کە لەو دوو هێزە سیاسیە نین داکۆکی زۆر بکەن و بە چ شێوەیە گەتوان سکاڵا بکەن سکاڵا تۆمارکەن لە حکوومەتی اتحادی جا لە محکمەی اتحادی تۆماری بکەن کاکاوە لە مادەی سی دەستورە هاتووە کە ئەبێ حقوقی هەموو هاوڵاتیانی عێراق متەساویە کە بێ هاوڵاتێکی کورد لە ئەبعەد حدود بە هەمان نرخ سوتەمەنی بکڕێکە لە دەوڵەتە با بڵێن دەوڵەتە اتحادیەکە تەوزیعیەکە بۆیە ئەمە بابەتێکە کە بێ پەرلەمانتاران سکاڵای یاسایی تۆمار بکەن کە کردویانە پێم وایە و بەنیازن برای بەڕێزمان کاک دکتۆر غالیب بەنیازی سکاڵایەکی وایە ڕەنگە هێزەکانی تر و پەرلەمانتارانی تریژە و سکاڵایە بکەن جاگەر لە محکمەی اتحادی بکرێتەوە مخالفەی مادەی سی دەستورە و ئەگەر لە محکمەکانی تریش بکرێت ئەوە بە بڕای من سکاڵایەکە کە ئەگەر لە ڕووی شکل و ناوەرۆکۆ دقیقاً تەقدیم بکرێت ئەوە ئەگەری ئەوەی هەیە سیجابی هەبێ حکوومەت محکمەی اتحادی بۆ ئەو بڕیارە باشە سەبارەت بە وردبینی لەو لیژنەی کە پێکاتوەم دیوانی چاودێری دارایی هەرێمی تێنام عێراق لەمە دووە دیوانی چاودێری دارایی عێراق وردبینی بۆ خەرجکردنی و پارەی کە لە عێراق خۆی دەکات و ئایا ئەو داهاتە ناو خۆیەکانیش لێرە حکوومەت دیوانی ڕقابەی مالی اتحادی مەسئولە لە هەموو دینارێک لە خەزێنەی اتحادی دەرەچێت مەسئولە لە هەموو دینارێک ئەچێتە ناو خەزێنەی اتحادیوە بۆیە مادەم بوجە لە عێراقۆ دێ مەسئولە لەوەی متابعەیمانە بکە بەڵام چۆن متابعەیە ماکە جارێ ژمارەی مۆزەفین ئیشکالی تایە ئەبێ ئەم ژمارەی مۆزەفینە یەکلا بکرێتەوە لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمە چونکە ئەو کە دێت ئەڵێ ئەوەنە پالە تەرخان کراوە بۆ فەرمانبەران ژمارەی فەرمانبەران لایە و لە ناو موازنە 682,000 و ئەوەندەی بەڵام لای هەرێم 1,255,000 و ئەوەندە بە موچەخۆرەوە بە موچەخۆ ئەوەی کە موچە وەرەگرێت نەک فەرمانبەر بۆیە ئەمە ئیشکالێک بۆ دیوانی ڕقابەی مالی دروستەکە جۆری موچە تەوزیعکردن لە هەرێم و لە بەغدا پلە بەرزکردنەوە جیاوازیەکی هەیە لەبەرەوەی دیسانەمە ئیشکالێکە بۆ دیوانی ڕقابەی مالی من نازانم ئالیەتی دیوانی ڕقابەی مالی چۆنە بێت لەوە بەڵام قەناعەتم وایە فترەیەکی زەمەنیەوێت تا حساباتە ڕێکەکرێت باش ئەمە بۆ موچەی خانەنشینیش ڕاستە ئەو بۆ موچەی خانەنشینی ڕاستە مەسەن دیوانی ڕقابەی مالی دێت ئەپرسێ کوا سندوقی تەقاعدتان ئەو پارەی کە ئەیبڕن لە مۆزەفین لە سادە و حکوومەتیش لە سا 15 خات سەری ئەم پارەیە لەکوایە خراوەتە کوێ لە چیا ئیسیسمان کراوچکە 12 تریلیۆن دینار حکوومەتی اتحادی هەیەی تەقاعدی عامە 12 تریلیۆن دیناری کاتی خۆی کە تا 21 ئێمە متابعەمان کرد 12 تریلیۆن دیناری لێ ئیسیسمارا بوو ئایا هەرێمی کوردستان سندوقی تەقاعدی لەکوێ ئەو پارەی کە ئیبڕێ چۆنە چییە دیوانی ڕقابەی مالی تەدقیق لەمەکە چۆن تەدقیقی لێەکە ڕاستیەکەی ئەمە ئەبێ دیوان ڕقابەی مالی جواب بداتەوە باشە کە بابەتێکی زۆر قورسە بەڵێ هەر بۆ هەریم قورسیاق بۆ حێراق نا بۆ عێراق قورسە چکە هیچ ئەساسیاتێک لە بەردەستی حکوومەتی اتحادیان نیە ئەسڵەن ژمارەی مۆزەفین دیار نییە چۆنە ئیتر نازانم چۆن ئەو تەدقیقەکە باش ئەی ئێستا کە پەرلەمان لە کوردستان نەماوە کێ دەبێت چاودێری کاروبارەکانی حکوومەتی هەرێم بۆ کاربەرەکەریش کێ بکە ئایا پەرلەمانتارانی عێراق دەتوانن چاودێری حکوومەتی کاربەرەکەری پەرلەمانتارانی عێراق بۆیان نییە چاودێری حکوومەتی هەرێم بکەن ئەوەی من بەپێ ئەو زانیاری کە من هەمە بەپێ ئەو تەعاملی کە جاران کردومانە بۆیە من هەرگیز لەسەر مەسائلی حکوومەتی هەرێم و پەرلەمانی هەرێم هەمیشە ئەوم جێهێشتوە بۆ براو خوشکانم کە لێرە ئەندام پەرلەمان بوون ئەوان متابعە بکەن بۆیە ئەمە ئەو پەرلەمانتاران پەرلەمانتاری ئیتیحادین مراقبەی جێیەکە دەن کە ئەوان سەوتیان دابێتێ بۆ تەشکیلی ئەوان ناتوانن متابعی حکوومەتێکن کە ئەوان سەوتیان نەداوە بە حکوومەتی هەرێم بۆیە لەو ڕۆ قەناعەتمایە ناتوان متابعە باشە بە ساڵێکی شەبوو لە عێراق گویا سەرۆکی حکوومەتی کاربەرەکەری هەرێم وەرپرسانی هەرێم حکوومەتی کاربەرەکە لە پەرلەمانی عێراق بانکێش بکەن ئەوە چییە دەکرێت نەبزەوە یەکەم جار نییە لە 2021 شا عەبدولهادی سعداوی تەرحێکی وای کرد بەزەوە کە بازەکرێ ئیتر پارتی ئەکەوێتە سەر هین و زۆر ناڕەحەتە بێت لەو بابەتە ئەگینا ڕەنگە ڕێگە پێدراوە لە ڕووی دەستوریەوە یاساییەوە چۆن هەموو مۆزەفێکی عێراق لە پلە باڵام ینی معەڕەزە بۆ ئەوەی بڕوە لە پەرلەمانی ئیتیحادیە
تەوزیح بدا مەسەن لێپرسینەوەی لێ بکرێ فڵان فیسار ئەوە بەڵام وەکو سەرۆکی حکوومەت وا هەست ناکەم ئەوە عملی بێت چونکە ئەو پەرلەمانە دەنگی نەداوە بەو حکوومەتە بۆیە ڕەنگە لە ڕووی ئیجرائیوە ئەوە تەنها مجرڕەدەوە بێ قەزەیەکی علامیە و ئەو چەند ئەندام پەرلەمانەی لیژنەی مالی زوو حەزەکەن ئیستیفزازی پارتی بکەن چکە پارتی بەو بابەتانە زۆر زوو ئیستیفزازە بێ باشە با پرسیان بە کورتی کابینی 4 ساڵی تاوکرد هەڵسەنگانێکی بۆ بکەی لە ڕووی داراییەوە بێ لە ڕووی پەیوەندی لەگەڵ بەغدادەوە بێ چۆن دەیبینی؟ ینی کابینەی نۆ هەمان فەشەلی کابینەی 8 و 7 و 6 و 5 و 4 و تا ئاخری هەمان فەشەل بەڵام بۆ ئینساف ئەو میراتەی بۆ کابینەی نۆ بەجێما سەبەبەکەی بەرپرسی کابینەی 8 بەرەو خوار و جێگرەکەی بوو ئەگینا ئەم کابینەیە ئەو گرێبەستەنەوتەکان ئەم نەیکردبوو قەرزەکان ئەم نەیکردووە یعنی ئینسافەن ئەمانەیەڵم بەس لێبرینی موچە بوو مامۆستا لێبرینی موچە کابینەی پێشوو حەوت موچیان هەردا کابینەی پێشوو لێبرینی موچەی داهێنا بۆیە لە ڕووی ئەوەی ئەم ئەتوانم بڵێم فەشەلێکی زۆر گەورەیەنە لەوەی کۆمەڵێ وعدیدا یەک لەوانە موازنە بوو کە لە خیتابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە باس لە موازنەیە کاوە من کات خۆی بە 5 حەلقە لەسەری منووسی باسی موازنەیەکە ڕازگۆ نەبوو لە وعدەی کەدای لەسەر موازنە و ڕازگۆ نەبوو لەوەی کە هەموو سی ڕۆژارێ موچە بدا ئەگینا ئەو میراتیە سەقەتەی کە بۆی بەجێما بوو کە ئامۆزاکەی بەرپرس بوو لێی و جێگرەکەی بەرپرس بوون لێی کە ئێستا جێگری ئەمە ڕەنگە لەوە نەختێک عوزری هەبێ ئەگینا هەمان فەشەلی کابینەکانی پێشووی دووبارە کردو و ئێستا حکوومەتێکی فاشلتر لە حکوومەتەکانی تر بەوەی کۆمەڵە گەڕقامی و هەمی قسۆتە ناو بازاڕۆڵێ باایی ئەوەنە پرۆژەم جێبەجێ کردووە هەڵەبجاڵێ نەکراوە سلێمانی وەرەکرێ نەکراوە ڕاپەڕینەڵێ نەکراوە ئەو پرۆژانەی زەحمەوێت لە کێشەکەتنەوە بەس خۆلم کابینێش حەوت موچیان بە تەواتی پاشەکەوت کرد لێبرین شەرپەیڕەوکرا هەم لە کابینێ من ئەڵێم ئەوە تاریخی پێشووە بۆ ئەمان بەجێماوە بەس لەوانیان کردیان تەبریئەی ناکەم مەسئولیەتی ئەوەڵ و ئەساسی هەیە چکە وعدی نەدایە کە وعدی دا بۆیە جێبەجێکە بەڵام هەموو ئەو میراتیە خراپە ی حکوومەتی و کابینەکانی پێشوە کە ئامۆزاکەی بەرپرسی بوو سوپاس بۆ بەڕێزماوە سەحمەدی حاجی ڕەشید سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ